بوونی مەسرور بارزانی و ژمارەێک لە وەزیر و ئەندامانی پەرلەمان و ژمارەێکی زۆر لە سەرمایەدار و خاوەنکار و کۆمپانیەکان دەستگای خێرخوازی بارزانی لە ڕێوڕسمێکدا قۆناغی دووەمی پرۆژەی ئازیزانی بە باوانکردنی منداڵانی بێباوکی ڕاگەیاند. بە چاودێری و ئامادەبوونی مەسرور بارزانی و ژمارەیەک لە وەزیر و ئەندامانی پەرلەمان و ژمارەیەکی زۆر لە سەرمایەداران و خاوەنکار و کۆمپانیەکان دەستگای خێرخوازی بارزانی لە ڕێوڕسمێکدا پرۆژەی بە باوانکردنی منداڵانی بێباوکی ڕاگەیاند. لە دەستپێشی ئەو ڕێوڕسمەشدا مەسرور بارزانی وتارێکی پێشکەش کرد و تیایدا بەبایەخۆ باسی لەو هەوڵەی دەستگای خێرخوازی بارزانی و هەموو ئەو کەسوولانە نەکرد کە ڕۆڵیان لەم کارە خێرخوازیەدا هەبووە. خەڵکی کوردستان بە کورد و تورکمان و ئاشووری و کلدان و مەسیحی و مسلمان و یەزیدی بەوا ناوبانگیان هەبووە کە باوەشیان بۆ خەڵکی لێقەوما و کراوە بووە و گەلەکەمان چەند نەدار و هەژاریش بوو بێت لە هاوکاری یەکتر و تەنانەت خەڵکی بیانیش درێژیان نەکردووە. بەداخەوە ساڵەها چەندین ساڵ با بڵێن بەهۆی شەڕی سەپێنرا و داگیرکردنی خاکەکەی زۆربەی گەلەکەمان توانە مادیەکانیان لەو ئاستە نەبووە کە بتوانن لە ئاستی پێویستدا هاوکاری یەکتر بکەن و ڕێژەی هەژاری و نەداری کەم بکەنەوە. بەڵام هەڵوەستی جامێرانیان بەردەوام هەبووە. بە جۆرێک ئەو پارچەنانەی کە هەیان بووە هەمیشە ویستوانە لەگەڵ هاونیشتمانەکەیان بەش بکەن. لە تەوەرەشیشتری قسەکانیدا مەسرور بارزانی ئاماژەی بۆ کرد بەهۆی هەموو ئەو نەهامەتانەی کە بە سەرگەلی کورد هاتوون ژمارەیەکی زۆر لە منداڵانی ئێمە بێباوک ماونەتەوە. هەر بۆش ئەرچی هەموو کەسێکە بەتایبەت خواپێداوان لە خزمەتکردنی ئەو منداڵە بێسەرپەرشتانە هاوکار و هەماهەنگی دەستگامیریەکان من. بەپێی ئەو ئامارەی کە لە بەردەست دەستگای خێرخوازی بارزانیدا زیاتر لە 11,000 کەسی بێناز و بێدایک و باوک لە کوردستاندا هەن و لە بەرنامەی ئێمەدایە کە بتوانین دەستی یارمەتی بۆ هەر هەمویان درێژ بکەین. سپاس بۆخوا ئێستا بەهۆی سەقامگیری و ئاسایشی هەرێمی کوردستان زمینەیەکی باش ڕەخساوە بۆ ئەوەی باری ئابووری هەرێم گەشە بکات. ئێستا ڕێژەیەکی بەرچاو لە خەڵکی خۆمان لە بواری بازرگانیدا سەرکەوتنیان بەدەستێنەوە و توانایی مادی باشیان هەیە. هاتنە پێشەوەی زیاتری خاوەن سەرمایەدارانی ناوخۆیی بۆ کارە خێرخوازەکان و فراوانترکردنی چوارچێوەی کارەکانی لەم شێوەیە تەوەرەشیتر بوون لە قسەکانی مەسرور بارزانی. بۆ یەکاتی ئەوە هاتووە کە لە ئاستی ناوخۆشدا توانەکانی خۆمان بخەینەگەر بۆ بواری خێرخوازی و ڕێکیان بخەین و ئیدی خۆمان ئاور لەو ئازیزانە بدەینەوە. پێش ئێستا بینیمان لە ناوچە جیاجەکانی کوردستان بۆ خەڵکی لێقەوما و هی ناوخۆ و لە تەنانە لە پارچەکانی دیکەی کوردستانیش و لێقەوما وەکو لێقەوماوانی شاریوان و ئاوارانی ڕۆژاوای کوردستان هەڵمەتێکی جەماوەری گەورە بەڕێوە چوو و خەڵکی ئێمە سەلماندیان کە ئەم نەریتە ڕەسەنە لە ناویاندا بە بەهێزی ماوەتەوە. ئاگادارین زۆرێک لەم خۆشەویستانەی کە ئێستا لێرەن ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئاوریان لە خەڵکی هەژار و کەم دەرامەتدەوەتەوە کە ئەمەش جێگەی ڕێز و پێزانینە. بەڵام بە پێویستی دەزانین کە ئەم کردارە پیرۆزانە فراوانتر بکەین و ڕێک بکەین و بە یارمەتی دەستگا خێرخوازەکانی وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەوڵ بدەین ئەم یارمەتیە کاریگەرتر و ئاسانتر بەو کەسانە بکات کە پێویستیان پێ هەیە. دوای خوێندنەوەی بەشێک لە کار و چاڵەژەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە لە بوارەکانی تەندروستی و چاودێریکردنی کەسانی بێسەرپەرشت و دابەشکردنی کۆمەک و هاوکەری بەسەر کەمپی ئاوەرەکان خۆی دەبینیەوە، هەروەها خەڵاتی ڕێزلێنانیش لەلایەن مەسرور بارزانیەوە بەسەر هەموو ئەو کەسولان و خاوەن کۆمپانیانە دابەشکرا کە لەم هەڵمەتە خێرخوازیەدا ڕۆڵیان هەبووە. بازکردنی بایەخی ئاینی و مرۆیی ئەم کارە خێرخوازیە لە وتاری هەرێک لە سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی پەرلەمانی کوردستان و هەروەها سەرۆکی یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان خۆی دەبینەوە. دواتریش موسا ئەحمەد جێگری سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی وتارێکی پێشکەش کرد. بەم جۆرە باسی لا بەشێک لە کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی کرد. پڕۆژەی ئازیزان بە باوانکردنی بێباوکانە
کە بە هاوکاری کۆمپانیا و کەسانی دەستکراوە و خێرومەند ئەنجام دەدرێت. هەڵگیری نازی ئەو بێنازانەیە کە لە نیعمەت و ناز و خۆشەویستی باوک و دایک بێبەری بوونە. هەروەها لەلایەن تیمە تایبەتیەکانی دەستگای خێرخوازی بارزانیەوە بە شێوەیەکی بەردەوام لە ڕووی تەندروستی، لە ڕووی دەرونی و پەروەردەییەوە لە نێزیکەوە چاودێری دەکرێن. جگە لەمانەش ساڵانە راپۆرتی تایبەت لەسەر ڕەوشی ژیانی ئەو ئازیزانە دەدرێتە کافل واتە بەخێوکەرەکان. ئەگەر بەخێوکەر ویستی دەتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ هەر ئازیزێک لە ڕێی وێبسایتیانەوە پەیوەندیان لەگەڵ دروست بکات. ئەمەش دەستگاکەمان ئاسانکاری زۆری کردووە، کۆدی تایبەتی ئازیزانی داناوە لە هەر فۆرمێکدا کە تەنیا تایبەتە بە بەخێوکەر و دەتوانێت لەو ڕێگەیەوە زانیاری تەواو لەسەر ئەو ئازیزانە بەدەست بخات. جێباسە لەم پرۆژێدا کە قۆناغی دووەمە 2873 منداڵی بێباوک سوودمەند دەبن و مانگانە هاوکاری مادیان بەسەر دابەش دەکرێت. بڕیە و پارێژکە بۆ ئەم هەڵمەتە تەرخانکراوە 500,000 دلار و پرۆژەکەش بەردەوامی دەبێ. هەروە لە قۆناغی یەکەمیش 5181 منداڵی تر سوودمەند بوونە. سامانسار کوردستان TV